وەرزی بەهارە و کەشوهەوا ساردا هێشتان خەڵکی بەردەڕەش نەوتی سپیان وەرنەگرتووە. ئەگەر بیانەوەی بیکڕان ئەوە بە زەحمەت بەدەستیان دەکەوێت لە وێزگە و شوێنە بازرگانیەکان. هەندێک جاریش هەر نییە نەوت بکڕان. بەهۆی نەبوونی نەوتەوە یەک بەرمیل نەوت لەم قەزایە گەیشتۆتە بە 220,000 دینار. تا ئێستا ینی زۆربەی خەڵک لە قەزای بەردەڕەژ نەوتی وەرنەگرتووە و لتری نەوت بە 1500 دینارە بەرمیلی دەکاتە 220,000 دینار کە زۆربەی خەڵک لەوانەیە توانای ئەوەی نەبی پێی بێتە کڕین بەو سارد و سەرمایە لەبەر مناڵەکانی و ساردیەکی زۆر ڕووی لێمان کرد ئەو ساڵە بێنەوت بووین و نەوتمان وەرنەگرت. ینی بەرمیلی نەوت بە 220,000 بەڕاستی زۆر گرانە، خەڵک هەیە پێی ناکڕێتن. لە ئێستادا نرخی یەک لتری نەوت لە شوێنە بازرگانیەکان بە 1100 دینارە و یەک بەرمیل نەوتیش بە 220,000 دینارە. نرخەکانیش بە پێی شوێنەکان دەگۆڕێت. نەفمان وەرگرتیا بەزستانەکە درێژ بیە، نەفمان خلاص بیە دوێنێکە لەو پۆزیخۆنە هەمی گەڕیان یەک پۆزیخۆنە نەفتی هەبی ئەوش لێتەری بە 1100 دیناری بی. ئەوش بە خورتی بەدەستمان کەفت بەرمیل بە 220,000 و نیەش بکڕی. هەرچەندە ئێستا نەفت لتری بە 1100 دیناریە هەر نیەش بکڕی باشە داوا لە حکوومەتی دەکەین نەفت کۆمەڵک ئەو شتانەی کە ئێستا مۆسمی مانگی ڕەمەزانەوە لە پێشمانە نەفت و چەندان شتی ترا و ئازۆقەی و ئەوانەیە هەموو بە شێوەیەکی گشتی و بەرچاو بێتە خوارێ ڕێژەکانیان. زیاتر لە 6 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی سپی بەسەر هاوڵاتیانی قەزای بەردەڕەشدا بەش نەکردووە. هاوڵاتیانیش لە ناچاریوە پانە بۆ وێزگەکان و شوێنێ بازرگانیەکان دەبن بۆ ئەوەی نەوتی سپی بکڕان. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.